بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا لە بواری پزیشکیدا لە ئێستادا بۆ چارەسەری نەخۆشی دەوالی پێویست ناکات نەشتەرگەری گەورە ئەنجام بدرێت لە ژێر بەنجی ئام یاخودنی و بەنجدا. یەکێک لە تازەترین ڕێگەکان بۆ چارەسەری نەخۆشی دەوالی بەکارهێنانی ئامێری لەیزەرە. لەیزەر چییە و چۆن ئیشەکات؟ ئێستا بۆتان باس دەکەم کە چۆن ئێمە ئەم ئامێرە بەکارهێنین بۆ چارەسەری دەوالی. پاشەوەی بڕیاری هەڵبژاردننی لەیزەرتدا بۆ چارەسەرکردنی داوالیەکەت لای ئێمە ئەبێ چاوەڕێی چی بکەیت. لە کاتی سەردانیکردنی کلینیکەکەمان هەموو زانیارێکی پێویستان لێ وەردەگیرێت، هەروەها وێنەی قاچەکەتان دەگیرێت کە توژبووی دەوالیە و داخڵ دەکرێت لە داتابیسی تایبەت بە سەنتەرەکەمان. پاشان جلوبەرگی تایبەتتان دەدرێتێت لە کەشێکی ئارامدا و لە ژوورێکی تایبەتدا لەیزەرەکە بەکاردەهێنرێت بۆ چارەسەری داوالیەکەت. پاش پاڵکەوتنت بە بەنجی مۆزوعی لەڕێی بەکارهێنانی جیهازی سۆنەرەوە و دەرزەیەکی زۆر بچووک ئەچینە ناو ئەو خوێنهێنەرەی کە توژبووی دەوالیە. پاشان ئەم فایبەرە بچووکە دەبینە ناو خوێنهێنەرەکەەوە، لەڕێی ئەم دەمەوە گەرمیەکە ئەگەێنێت بە دیواری خوێنهێنەرەکە. هەموو پرۆسەکە کەمتر لە کاتژمێرێکی پێدەچێت. پاشان بێ ئەوەی هیچ تەقەڵێکت پێویست بێ بەکارهێنانی هیچ جۆرە بەنجێکی گەورە ئەتوانیت بێ دەوالی بڕۆیتەوە بۆ ماڵەوە. خەڵەت تێگەشتنی زۆر هەیە لەسەر نەخۆشی دەوالی. باوترینیان ئەوەیە کە نەخۆشەکان وا دەزانن دەبێت لەڕێی دەرزیەوە ئەو خوێنانە دەربهێنرێت. ئێمە لە سەنتەری داوالی سلێمانی ڕۆژانە هەوڵ دەدەین ئەم هەڵانە چاک بکەینەوە، هەروەها باشترین پلانی تایبەت بۆ نەخۆشەکان دابنین بۆ ئەوەی بێ دەوالی ژیانیان بەردەوام بێت.